بۆ گەشت و بەسەربردنی کاتێکی خۆش ڕۆشتن، بەڵام کاتە خۆشەکانیان بە ڕووداوی دڵتەزێن کۆتایی هات. شەوی ڕابردوو سامان عەبدوڵڵای تەمەن 37 ساڵی دانیشتووی قەزایی دەربەندیخان لەگەڵ دوو کەس کە خزمی خۆی بووە بۆ گەشت دەچنە نزیک دەریاچەی دەربەندیخان. سەعات 10 هەمان شەو دەیانەوێ گەشتێک بە بەلەم بە دەریاچەکەدا بکەن، بەڵام بەهۆی ڕووداوێکەوە بەلەمەکەیان وەردەگەڕێت و سامان لە ئاوەکە دەخنکێت. ئەو دوو کەسەی کە لەگەڵی بووە بەهۆی شارەزابوونیان لە مەلەکردن خۆیان لە ئاوی دەریاچەکە ڕزگار دەکەن. بۆ سیاحەت هاتوون بە بەلەمێک ڕۆشتون بۆ ئەو بەر بۆ ئەو شوێنەی کە ڕووداوەکەی لێ ڕوویەوە. بەلەمەکان ئەو کەسیان کە لی خوریوە سایقی نەزانیوە لە جێر بووە، فول بەنزینی کردووە ماتۆڕەکە کە فول بەنزینی کردووە سوڕاوەتەوە، کە سوڕاوەتەوە هەرسێکیان کەوتونە تاوەکەوە، کە کەوتونە تاوەکەوانی ئەوان دوانیان دەرچووان کە مەلەی نەزانیوە دەرنەچووە، محاولیان کردووە کە دەریشیکەن بەڵام بۆیان دەرنەکراوە دیارە. ئەو سیانە کارەساتانی قوماییان کوڕی منە هاتون بۆ ئەم خانووە بۆ سەفرە ماتۆڕێ لێرا بووە لەساز دوای ناخواردنی ئیشا ڕێگە ناو ئاو بۆ سەفرە کە ڕێ ناو ئاو ماتۆڕ کوژاوەتەوە لە سەریعی کختیانەیش سەریعی کختیانەیش سایقەکەی فڕەداوە ئیتر بە دەوری خۆیان سووری خواردووە یەکێکیان لە بنەمەکە ماوەتەوە. ئەو دوانەکە هەر فرای خۆیان کەوتون خۆیان ڕوودکەنەوە و فرای و نەکەوتون ئەو غەرق بووە بە ڕووتی ڕینەدەر بۆ کەژە چونە ئەو ماڵە بە ڕووتی بووە هەواڵەکە درەنگەیە قایمقام و هێزە ئەمنیەکان. لە کاتی ڕووداوەکەەوە تاوەکو ئێستا تەرمی سامان لە دەریاچەکە ونە. تیمە فریاگوزارەکانیش لەگەڵ کەسوکاری لە چەند شوێنێکی دەریاچەکەوە لە گەڕاندان بۆ دۆزینەوەی تەرمەکەی. وەڵا ئەمڕۆ ئێمە ئاگادارکرێنەوە کە ڕووداوێکی خنکان لە بەنداوی لە بەحری دەربەندیخان ڕووی داوە. ئێمەش هاتینە شوێنی ڕووداوەکە لە ڕاستیا سێ کوڕی گەنج بوون. ئەم شەو کاتژمێر نزیکی دەبووە بەلەمێکیان پێ بووە، بەلەمەکەیان دیارە غەرق بووە و یەکێ لە هاوڵاتیەکان کوڕێکی گەنجە و ناوی کاکسامانە بەداخەوە دیار نەماوە دیارە خنکاوە بە پێی وتەی دوو هاوڕێکەشی ئەم شەو دەربازیان بووە چوونەتە ماڵێکی بەڕێز لەو گوێبەنداوە لێنە خزمەتیان کردوون تا بەیانی ئاگاداریان کردنەوە لە ڕاستی ئاگاداری پۆلیس و دەستگاکانی ئەمنی و حەری خۆوانەکراوەتەوە. تر لە بەیانیوە تیمەکانی ئاسایش و پۆلیس و بەرگری شارستانی دەربەندیخان لێرن و بە دوای تەرمەکە ئاگەڕن تا ئێستا هیچ سەرەداوێک نییە. لەگەڵ هاتنی نەورۆز و گەڕان و دەشت و دەری خەڵکی لە وەرزی بەهاردا هەندێک جار ئەم جۆرە ڕووداوە دڵتەزێنانە ڕوودەدەن. تیمە فریاگوزارەکانیش پێشوەختە هۆشداری ئەوە دەدەن کە دەبێت هاوڵاتیان بە ئاگابن لەو ناوچە مەترسیدارانەی کە نزیک بە سەیرانگا و ناوچە گەشتیاریەکانن. شاخەوان محەممەد، کورسات نیوز، دەربەندیخان.